جوانترین دیمان بۆ خەڵکەکە بۆ بینەرانی گوازیتوانە بۆیە لە ئێستا من نازان بەڕاستی بۆ شوور ئاڕۆم بۆیە لە دەستپێکی گەشتەکەشمە ئەوان بە بەستان ڕاگەیان پشتیوان بخوای گەورە لە خزمەتتانە ئەمن تا دیمەنی جوانتەکان بۆ گوازمەوانێ جار ناتوان شوێن دەستی لەبەر ئەوەی کاتێک کە تۆ شوێنی جوانتر یەتە بەردەمت شوێنە جوانترەکە هەڵەبژێری کاتێک کە بڵۆگەکەی گەشت جیاوازترە بە بڕوای من گەشت کاتێککە گەشتەکە شوێنەکە دەستی شارێ بۆ گەشتی پاسکی سوپای مشتاق بەڵام لە کاتی بڵۆگە بە کوڕای خۆم هەوڵەیەک جوانترین دیمەن گوازیتەوە بۆ ئەو کەسانی کە بینەری بڵۆگەکانتە بن بۆیە داوای لێبڕنمان عەفو فەرموون ئینشەڵڵا لەگەڵمان بێنەوە تا دیمەنی جوانتان بۆ گوازینەوە
بين سەرگەڵووی شیرین، سەرگەڵووی خۆشەویست، سەرگەڵووی قەشەنگ و جوان، سەرگەڵووی بێوێنە و خۆشەویست. لەگەڵما بێن و بزانین دیمەنەکان وەک خۆی بۆ ئێوە خۆشەویست بواسین و هاوڕێن شانی شەکەم بەداشەوە وەڵا هەوڵێم دیمەتان بۆ بواسینەوە خۆی. وەچەتی دیمەنەکان زۆر جوان هاوڕێ بەڵام بەداخەوە کێشەی شەحنم بۆ دروست بوو. ئینشاءڵڵا لە مەجاڵی ترا ڕۆژی تر هەرێمەوە بۆ ئێرە و دیمەنی جوانتان بۆ گوازمانی شکەپەکانی سەرگەڵوە.
ئەوەش کەپرەکانی سەرگەڵووە و جوۆلانی تیادانراوە وەڵی کەپرەکانی زیری وەرتێنە بەڕاستی کوریایەکی جوانە ئەگەر درێی پێبیرێ هارا بحار تيسي كم داموز عطونا مجد جلانا كان يسيني وارتيه شيء اتش مطرق وزن بيه يواش بين بويرك عطيتين هارا زي خوش ها حتى نزو او اشتيا جوالا عمية كدوانا البجدي امي ايرا كيسي كو خلطرها حتى نزيني وقتي منها أتمنى نفس مثلا أيضا بضمية وأوي أوان جوان كده مالا خوش إنسان وردي ورد السرقروش بجي ألينو هنقاو دني برو مالا وكو بيومتين وهو بيشحنيه هو نمتواني وكو بيز ديوان دابا بوازمانه بشتوان بخواي جاد هم زوانه سرداني كينواني هاوراني خوشي ويس وردو دستري كينو برو السرواني تاو خانه جوانش تابي بشان الناز والله مش اختي خوي پێشمەرگە بەکارێنە و نازانم نازانکی تەپاسیلێکی نازانم بەڵام ئینشەڵا دیمەنەکەتان بۆ گواستمەوە بۆیە بە سوعاتە ڕۆم بەڕاستی لەسێ کامەرە زۆربەی شەحن بیانەماوە ترەمەش لە کۆتاییەکەیەتی ئینشەڵڵا قسمەتە بێت و دەرپەتە بێ بە نزیکە بە نزیکترین کاتە سەردانەکەینەوە ئامەی بین هاوڕێن لێرە ڕسممانەیە لەگەڵ هاوڕێکمە هاتین بۆ لێرە الرجل يا رسمك ما قلت لسه كسك من القلانية رسم من القلا قري راسي وراني قليم القلا قليم لكن راسي وراني قليم لكن الله باش بوتو كاتشيتا درو بكزنالي راسي وراني كاتك كاتشيتا درو بو بلوك وبو وينو بو قشت كاتك كاتيجي من قوازيتواني زۆرە بێ بۆستی بۆیە نامێ هاوڕێیان دیزعاشکەمانە بۆ زۆربەی کات خۆم بە تەنیایمە دەرە بۆ ئەوی بڵۆکەن لێرەوە قەنا با دووبارەیەکەمانێ هیوادارم توانین بێتم دیمەنێکی جوان بۆی گواستمەتەوە تا بڵۆکێکی تر و گەشتێکی تر سپاردەی خوابن و خوای گەورە یاری واری هەموولاکتان بێ تا بڵۆکێکی تر سپاردەی خوابن مەڵ ئاوا هاوڕێیانی خۆشەویستم رازو سلام بفرمون طبعا هو دوهمين جاره من خم دركو مو قصة عن بوكم مولانا
قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ بەناو گوڵ ئەمەڕۆن جاکردنەوەی ئەسەمە بەجددی وایە هاوڕانی خۆشەویست بەناو گوڵا ڕۆشتن ئەسەمە توانی دانێکی جوانتری لەوەی تر دۆزیتەوە لەوەی تر جوانترێ ئەمەش فەلسەفەی مۆلانە کاتژمێر 6 دقیقە و زانین بە چەندی تر ئەگەڕێنەوە ماڵەوە خی گەورە یاری و یاری ئەم لە کابەتێ سپادەی خوا بن و سپادەی خوا بن خۆشەویستم لەم بڵۆکەیە شتێکم بیرکەوتەوە هەرچەنە کۆتایشم بێنەوە ئاگرین محەممەد کاگاگرین بەڕێز کاتەکە ناوێنراوە بۆی داستانی سەرگەڵ و بەرگەڵەوە بووە ئێمە هەر بە منەباڵەش ڕۆژگەری کاکەگەن تر ئەمە بۆ هۆیەوەی کە کاگاگرین ئەم کوڕە باشە نایبنێنە ئاگرین و هەر لە مناڵێ مەش ڕۆژگێر بوو دەبێنی خوانە موچێ بندی وەرشتی وامان نیە حەمان نەچێت